شارێک تژی لە مێژوو ژیار. ئیلام. ئیلام ناوەندی پارێزگایە کە هەر بەم ناوە کە لە ڕۆژاوای وڵاتیێران هەڵکەوتووە و ژمارەی دانیشتوانی 175,000 کەسە و کەشوهەوایەکی نیوەگەرمی هەیە. پارێزگای ئیلام لە باکوورەوە لەگەڵ کرماشان، لە باشوورەوە خوزستان، لە ڕۆژهەڵاتەوە لوڕستان و لە ڕۆژاواوە لەگەڵ عێراق دراوسێ و هاوسنوورە. ناوی ئیلام وە بیرهێنەرەوەی مێژوو شارستانێتێکی کۆنە، ئەو ژیارەی کە دەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ پێشزاین. بە گوێرەی گەلێک سەرچاوی مێژووی ئەم ناوچەیە کە لە بەردەنووسە کۆنەکاندا بە ئالان ناوی براوە، دەڵێن بە واتای وڵاتی هەڵاتنی خۆرەتاوە. لە ساڵی 640 پێشزاینیدا بە فەرمانی ئاشوربانیپاڵ داگیرکراوە و یەکێک لە ناوەندە گرنگەکانی شارستانیەتی ئیلام بووە. لێکۆڵەران گومانیان لەوەدا نییە کە ئەم ناوچەیە بەشێک بووە لە ئیمپراتۆریەتی گەورەی ماد و لە ڕۆژی بنیاتنرانیەوە تا ئێستا شوێن و مەوای کوردان بووە و بە یەکێک لە هەرێمە دێرینەکانی ئەم گەلە دادەنرێ. لە دوای هێرشی عەرەب بۆ سەر ئێران ئەم ناوچەیە بووە بە بەشێک لە ویلایەتی کوفە، بەڵام دوای 5 سەدە هۆزی بەرزیکانی حەسنەویە کە هۆزێکی کورد بوون دەسەڵاتی ئێرەیان بەدەستەوە گرت و زیاتر لە 300 ساڵ حکومڕانیان کرد. اگر بخواستیم درباره تاریخ و خدمت استان ایلام قصه بکنیم، شاید بشم تاریخ ایلام الگرده نزدیک 2000 سال پیش که در منطقه یا در شهرستان دلاران ایما آثار باستانی دیدیم که راجع او زمان است و بخصوص در منطقه علیکوش دلاران آثار پیدا بیاست که راجع قسمت بشل در اولیل تاریخ که فکرم در ایران ایجور خدمت در منطقه خیلی کمی داشت و بعد و ایما اگر ایلام کنونی ایلامی که حاضر آیمنامی بشی در ایلام باستان بزانیم و بیشتر نویسنده در سر مشکل درون رو جر بحثانه ایلام و دست آشور بانیپال در بینچه است که در کتیبه 20 کیلومتری ایلام در منطقه و نام گلگل ملکشاهی کتیبه هست، کوچنویسی های هست که دقیقا نویسنده است که من مردم ایلام که داره 34 یا 33 در شهر بیونه است و کلا در بین بدم است و در مناطق تر حتی خواه آوردم است یا نمک آوردم است که در این منطقه پاشانه ما که هیچ چیز در نامی سوز نکه. او کتیبه اصلیه که مثلا کتیبه سناخری با که دبانی بحث بیاد. بعد و این دوران بعدی که دوران مهدویان ها بخواستیم بحث بکنیم، خوب تمام 6 قبیله قدرتمندی که دیاوکو هاورن است یا دیاکو هاورن است بانو اصلاح کننده فرمانروا، یعنی مغو، بوسو، بودین و آریزانتیان و آرپارتاکن یانه که هاتن سبان یانه کسیلی بین است که به اصطلاح داوطلبانه چین است لی دیاکو و عنوان پادشاه انتخاب بکنه. او زمانه که اگر ایلام باز هم که در او دوران تاریخی جز ماده ها سوی بکنیم، مردم ایلام جز در قبایل کرد بین است. پیش سر و الگردی حالا سعی است که مختصرا بحث بکنم الگردی و دوران ساسانیان که ویشه که آثار باستانی فرق در ایلام هست نشان ده که ایلام چند ارزش داشته است را ساسانیان و حداقل یه که ساسانیان و عنوان یه سلسله کردی بین است و دالوی اردشیر بابکان در کردیل اطراف نیریز بوده. لە گەڕەکی حسین ئاوای ئیلام
بینایەکی کۆن و گەورە سەرنجی هەمووان بەرەو لای خۆی ڕادەکێشێ. ئەم بینایە بە قەڵای والی بەناوبانگە کە لە ساڵی 1970 بە فەرمانی غوڵام ڕەزاخانی فەیلی لەلایەن ئەندازیار و بیناسازی لێهاتوو حاجی دەروێش عەلی کرماشانیەوە بنیادنراوە. غوڵام ڕەزاخان لە دوای دروستکردنی ئەم بینایە هەموو ساڵێک وەرزی هاوینان خۆی لێرە دانیشتووە، بەواتایەک ئێرە بنکەی هاوینانی خان بووە. ئەم قەڵایە 20 ژووری گەورە و 5 ژووری بچووک و 4 هەیوان 2 تارمەی تێدان و زۆربەی ژوورەکان ڕێگا و ڕێڕەویان بۆ یەکتری هەیە. 6 ژێرخانی بە بەرزایی 2 مەتر تێدایە کە لە ڕێگەی پەنجەرە خشتیەکانەوە ڕووناکاییان دابین دەکرێت. میچی زۆربەی ژوورەکان ئاوێنە بند بووە و بە نەخش و نیگاری زۆر جوان و سەرنجڕاکێش ڕازاوەتەوە، بەڵام ئێستا تەنیا لە چەند ژوورێکدا ئاسەواری ماوە. لە سەردەمی جەنگی 8 ساڵەی نێوان ئێران و عێراقدا قەڵای والی لە سەدا 50 وێران بووە، بەڵام دوای کۆتایی پێهاتنی شەڕ ڕێکخراوی میراتی فەرهەنگی دەستی بە نۆژەنکردنەوەی کرد و لە ماوەی 2 ساڵدا توانیان ئاوەدانی بکەنەوە. لەم نۆژەنکردنەوەیدا شێوازی قەڵاکە بە هیچ شێوەیەک دەستکاری نەکراوە و وەک خۆی ماوەتەوە، بەڵام لە شوێنی پێویستدا لە هەندێ ئامرازی نوێی بیناسازی وەک ئاسن کەڵک وەرگیراوە. قەڵای والی لە سەرزەویە کە بە ڕووبەری 4687 مەتری چوارگۆشە بنیادنراوە و خودی بیناکە 1464 مەترە و ئەوی دیکەش حەوش و حەساری قەڵاکەیە. لەسەر کڵاوانە شینەکەرەگە هەیە بیوەتەمایەتەوە جاگە ئەشنوش یاران ئەودەما خەما منە واریە شینەکەرەگە سەل وەسەرکەوە لاشە بیوە گوڵە ئیلام مەڵبەندێکی خاوەن نەوتە، سەدا 4 سەرچاوی نەوت و سەدا 15 غازی وڵاتی ئێران لەم ناوچەیەدایە. هەر لەبەرەمەش پاڵاوگەیەکی غازی سروشتی لێرە دانراوە، بەڵام سەرەڕایەمەش ئیلام یەکێک لە هەژارترین و بێبەشترین پارێزگاکانی ئێرانە و ڕێژەیەکی زۆری بێکاری بەرکەوتووە. چەند ساڵێک بەر لە ئێستا ژمارێکی کارگە و یەکەی پیشەسازی لە ئیلام دامەزران، بەڵام گەشەی پێویستیان نەکرد و نەبوونە سەرچاوەیەک بۆ بەهێزکردنی ئابووری. لەو یەکانەی کە توانیان بمێننەوە و تا ئێستاش بەردەوامن دەتوانین ئاماژە بدەینە کارگە و کۆمپانیای پترۆشیمی و پاڵاوگەی غازی ئیلام. ئەگەر چی ئەم ناوچەیە خاوەنی نەوتە و ڕۆژانە 154,000 بەرمیل نەوتی خاو لە کێڵگەکانیەوە ڕەوانەی پاڵاوگەکانی باشووری ئێران دەکرێ، بەڵام لە درێژەی مێژوودا و تا ئێستاشی لەگەڵدا بێ ئابووری خەڵک زیاتر پشتی بە کشت و کاڵ و ئاژەڵداری بەستووە و کەرتی پیشەسازی کەمترین بەشی بێکاری پڕ کردوێتەوە. اقتصاد استان ایلام به عنوان یکی از کوچکترین استان‌های کشور یه اقتصاد معیشتیه که تشکیل داده بخش‌های مختلف اقتصادی مثل بخش کشاورزی، بخش صنعت و نهایتاً بخش خدمات. البته در داخل بخش‌های خود تقسیم بندی جزئی‌تر و ریستری وجود داره که دقیق‌تره، تقسیم بندی کلیه. ولی ما رو بخوایم سهم تولید ناخالص داخلی استان بینیمن اصولا اقتصاد ایمن در استان ایلام اگر بخش نفت و او مجموع تولید ایده وجود داره منظور بکنیم حدود 8,000 میلیارد تومان ارزش اقتصادیه. یعنی تولید ناخالص داخلی ایلام
و بخش نفت حدود 8,000 میلیارد تومان. اما بدون نفت جالب ای عدد 2.5 حدود 4,000 میلیارد تومان. حد ما باز بیشم خدمتتان که بخش نفت با او انتظارات و او تعریف درسته که وجود داری که اگر ایما به صورت فرآوری شده استفاده بکنیم از صنایع بالادستی و پایین دستی بخش بیونی من و نقش جدای از نقش تاریخی بخش نفت اقتصاد ایران داشته که ارقال بوی من چنین رول اصلی و نقش اصلی و عامل اصلی در اقتصاد استان ایلام ایفا بکنیم. الان در استان ایلام معادن بسیار زیادی در بخش نفت وجود داره که بسیار غنی هم هستن. حد ایمه ایشی مثلا استان ایلام پایانه نفت و گاز ایرانه و چنین استفاده در بخش خیلی به ایمه کمک بکنه. لذا ایمه یکی در بحثلمان در اقتصاد استان ایلام توجه ویژه به بخش نفت اره الگوی توسعه اقتصادی، اجتماعی، فرهنگی، سیاسی آینده ایلام. کشتوکاڵ بەشێکی گرنگ و جێی سەرنجی ناوچەی ئیلامە و زیاتر لە 300,000 هێکتار زەوی و زاری ئەم پارێزگایە خاوەن بەرهەمە. گەنم، جۆ، برنج، گەنمە شامی و دانەوێڵە زۆرترین پشتی بەرهەمی کشتوکاڵی زەویەکانی ئیلامن. بەرهەمە پیشەییەکانی وەک پەمە و چەوەندەر و بەرهەمە ڕۆنیەکانی وەک کولزاش بەشێکی دیکەی بەرووبوومی ناوچەی ئیلامن. زیاتر لە 2000 هێکتار ڕەزوباخیش لە ئیلام هەیە کە بەرهەمەکانی بریتین لە سێو، هەنار، هەرمێ، خورما و چەندین جۆری دیکەی میوە. لەم ساڵانەی دواییدا کشتوکاڵی ئەم دەڤەرە سەرنجی زیاتری دراوەتێ و گەشەیەکی بەرچاوی کردووە و لە هەندێک بەشدا بۆتە جەمسەرێک و بەرهەمەکانی دەنێردرێن بۆ پارێزگاکانی دیکەی ئێرانیش. شارەزایانی ئەم بوارە لە باوەڕەدان کە لەبەر هەلومەرجی گونجاو لە ڕووی زەوی و زار و کەش و هەواوە ئیلام دەکرێت ببێتە ناوچەیەکی گرنگ لەم بوارەدا و بۆ گەشەی ئابووری پشت بەم بەشە ببەستێ. کێشەی سەرەکی کە تا ئێستاش ڕێگر بووە لە گەیشتن بەو ئاستا ڕێژەی کەمی سەرمایەدانانە لەم بەشەدا و هەروەها دێمیبوونی بەشێکی زۆری زەویەکان کە ئێستا لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵی بەرئاوکردنی ئەواندان بە شێوازێکی مۆدێرن. استان ایلام مجموعاً دارای حدود 330,000 هکتار اراضی زراعی قابل کشت است که لمقدار حدود 80,000 هکتار اراضی آبی و حدود 250,000 هکتار اراضی دیم استانه. مجموع کشت سالیانه اراضی زراعی استان و طور متوسط سالانه حدود 230,000 هکتار هست که 230,000 هکتار و کشت محصولاتی نظیر گندم آبی و دیم، جو آبی و دیم، ذرت دانه های روغنی که عمدتاً شامل کلزا هست و همچنین برنج اختصاص داره و طور متوسط سالانه در بخش زراعت حدود 800,000 تن محصولات زراعی در استان ایلام تولید بود و در بخش دامپروری هم تولیدات دامی هم چیزی نزدیک به حدود 200,000 تن که مجموعاً تولید بخش کشاورزی استان ایلام در حال حاضر سالیانه و طور متوسط در بخش زراعی و دامی نزدیک بر 1,000,000 تن در طول سال هست. تەونکردن پیشەیەکی کللتوری کۆنە کە پەیوەندیەکی لە مێژینەی لەگەڵ فەرهەنگی بەشێکی زۆری کوردەواری هەیە. ئیلام یەکێک لەو ناوچانەیە کە خەڵکەکەی سەرڕای ئەو هەموو گۆڕانکاریانەی لە دنیای ئەمڕۆدا بەدی هاتوون و تەکنەلۆژیا هەمولایەکی تەنیوە زۆرێک لە کار و پیشەدەستیەکانیان بە شێوەیەکی نەریتی پاراستووە. ئەمەش ڕەنگە لە بەرحەسی پاراستنی نەریتەکان بێت. قاڵی و فەرشی کوردی کە لە زۆر ناوچەی کوردەواریدا دەکرێ و خاوەنی مۆرچی تایبەتی خۆیەتی لە ئیلامیش هێشتا ڕمێنی هەیە و بەپێی ئامارەکان زیاتر لە 2000 کەس سەرقاڵی تەونکردنن. بە شێوەیەکی مامناوەندی ساڵانە 1400 مەتری چوارگۆشە قاڵی دروست دەکەن. فەرشی ئیلام زیاتر لە ئەوریشم دەکرێ و هەندێک جاریش خوری تێکەڵ دەکرێت. بەڵام ئەم پیشە دەستی ئیلام
کوالێتێکی بەرزی هەیە و سەرنجی بازرگانان و کڕیارانی بۆ لای خۆی ڕاکێشاوە و زۆر جاران ڕەوانەی دەرەوەی وڵاتیش دەکرێت. نەخش و نیگاری سەر ئەو فەرشانەی کە لە ئیلام دەکرێن بە تەواوەتی تایبەتن و ڕەنگ و بۆی کوردانیان پێوە دیارە. لە درێژەی مێژوودا هەنجوین جگەلەوەی وەک خۆراکێک کەڵکی لەوەرگیراوە وەکو دەرمانی زۆرێک لە نەخۆشیەکانی ژناسراوە و کڕیارانی ئەم بەرهەمە تامەزرۆیەوەن کە لە سروشتی بوون و شوێنی بەرهەمهاتنی بەرهەمەکان دڵنیابن. هەبوونی زیاتر لە 550 جۆری گژوجیای سروشتی و شیلەدار لە کوردستان و دارستانەکانی ناوچەی ئیلام هۆکارێکە بۆ بەرهەمێنانی باشترین جۆری هەنجوین لەم دەڤەرەدا. وەکاری هەنگداری زۆر کەسی بەخۆوە سەرقاڵ کردووە و بۆتە سەرچاوەیەکی داهاتیش بۆ ئەو کەسانەی کە بە شێوەیەکی پیشەیانە خەریکی هەنگدارین. اثر ایلام بهترین اثر شناخته بیا و خاطریه که در رشت کوهل زاگرس سرچشمه گیره و دارای بهترین گیاهل دارویی هست و چون که این زنبوره در شهر گیاهان دارویی استفاده کن و جمع‌آوری کن اثر و به همین دلیل اثر ایلام چون که در گیاهان دارویی استفاده که بهترین اثر و شفا بخش و اثرش و خاطریه که منطقه جنگلی کوهستانیه و اثر بهتره و خاطریه که رطوبتی ها دخوارتر اثری هرچی رطوبتی دخوارتر بود قلزتی ها دبانتر وقتی که اثر قلزتی دبان بود اثر شفا بخش داره برند حلال دیدیم برند ارگانیک دیدیم و ده اثر مانه حتی و کشور خارجی هم صادر دو چون که ایما کندو من فرسه تعداد کندوی من حداقل 2-3 هزاره بعد یانیشه بونه ایمان همیانی در یه جا جمع یک ایمان و خاطریه که هم کنترلیان راحت تر بود هم در شهد گیاهان همه استانه استفاده بکیمان. شعر و ئەدەب لە ئیلام پێگە و پێشینەیەکی تایبەت و دوور و درێژیان هەیە. ئەمڕۆکەش لاوانی ئیلام لەو بوارەدا دوور نەکەوتونەتەوە و بە هەستێکی کوردانە و نیشتیمانی ئاور لە ئەدەبی گەلەکەیان دەدەنەوە و لە هەوڵی بوژانەوەی فەرهەنگ و تۆرەی کوردیدان. لە ڕابردووشدا گەلێک شاعیری گەورە لەم ناوچەیە هەڵکەوتون کە بەناوبانگترینیان شاکە و مەنسوور و غوڵام ڕەزاخانی ئەرکەوازین. غوڵام ڕەزاخانی ئەرکەوازی شاعیرێکی گەورەی بەناوبانگی دەڤەری ئیلام بووە کە بە وتەی لێکۆڵەران دەبێت لە سەدەی 17 زاینیدا لەدایک بوو بێ. لەم ساڵانەی دواییدا دیوانی شیعرەکانی چاپ و بڵاوکرایەوە و کەوتە بەردی دەی هۆگرانی ئەدەبی کوردی. بەپێی بەڵگەکان شاکە و خان مەنسووریش دوو شاعیری هاوڵ و هاودەمی یەکتری بوون کە نزیکەی 350 ساڵ لەمەوبەر لە ژیاندا بوون و گەلێک شیعر و بەرهەمی جوانیان خوڵقاندووە.
زوان مردم ایلام یکی در ژیرشاخیل کردی جنوبیه که حالا نامه‌های مختلفی داره. در عراق بیشتر به نام کردی فعلی ناسنه، در ایران بیشتر به نام کردی کلهوری معروفه، اما شاید بهتر دوشیم که مثلا ایما و کردی ایلامی قصیه که من حالا کردی ایلامی لهجه فریق اشتریک و پیشینه خوبی گشته حوزه شعر کردی داره. ایما شاعرای پایه‌برز فریق خوبی داشتی منن. در زمانه قدیم حالا نامه فریق هستن که ما دو نام بیشتر اشاره کم. شاکو و خان منصور دوگله در شاعرای پایه‌برز این منطقه بینه، شعریان معروفه نه تنها در ایلام، در کل منطقه غرب کشور و حتی در عراق هم معروفن. غلام رضا خان ارکوازی که در گشت معروف داره و خاطر مناجات نامه شعر خاصی که فرید داره و خاطر شعرهای رعین جور باویال داره و شاید بشیم مثلا پیشینه ادبیات کلاسیک کردی ایما در شاکو و خان منصور و در غلام رضا خان ارکوازی معروف شروع دو. غلام رضا خان ارکوازی وقت بیشتری خوازه و مجال بیشتری خوازه که من بخوازی من معرفی بکنم من و هوای جور شاعرای خوبی داشتیم تا تقریبا وجه دوران انقلاب. اما دیمه انقلاب شاعرای جوانتری هاتنه از عرصه و شعرهای فرخاصی گوتنه. در نظر مضمون تازگی دانه شعر کردی، مضمون جدید وارد شعر کردی کردن. در نظر قالب جدید وارد شعر کردی کردن. انواع قالب در شعر کردی برد نوکار و اگر بخوازی ما چند رده شاعرای کردزوان همشهری خمانه اشاره بکنم، حتما باید اشاره بکنم و آیه دکتر ایرج خالصی و خاطر منظومه شلام فرخاصی که بوده و مرحوم عباسی آرام که شاعر بسیار بسیار خوبی بود و دیوانی الان دریم تحصیل کیمن و شعرهای معروف آنها از زوان مردم. حتما باید بکنیم در کشمت منصوری شاعر خوب ایلام، در شاعرهای جوانتر مان آیه محمد رضا رستمپور، فرهاد شاه مرادیان، حبیب الله بخشوده، آیه علی محمد ارسلانی، آیه روح الله بانقلانی، خانم سمگه مهری، حسین شکربگی و افراد ترک پیمان اشاره بکنیم. هەڵپەرچێ و سەما تێکەڵ بە مێژوو فەرهەنگی ئیلامە و نیشاندەری ڕەسەناتی ئیلامیەکانە. لێکۆڵەران هەڵپەرچەی ناوچەی ئیلام بە کۆنترین و لە مێژینەترین جۆری هەڵپەرچێ دادەنێن. خان ئەمیری، سێجار، شالەیی، زەندی، گەڕیان، لەیلان، خانانە، قەرە و هەوشار باوترین جۆری هەڵپەرچەی ئەم ناوچەیەن کە هەر کامە و تایبەت بە بۆنەیەکی جیاوازن. ئێستا جگەل لە زەماوەند و شایەکاندا لە بۆنە جیاوازەکانیش هەڵپەرچێ دەکرێ و زۆر گروپی تایبەت بەم هۆنەرە ڕەسەنەش پێک هاتوون کە ڕۆژانە و هەفتانە کۆ دەبنەوە و ڕێوڕەسمی هەڵپەرچێ باشتر فێر دەبن. لە مناطق شمالی و ئاڵپەرگەویشن هەڵپەرکی التي تساچون إيمال إيلامشم آل لمناطق شماليشن حل بعد إيماشم پرگا ولی وانشن پرکی یعنی فرقی نیه او قرا
الپرگا و هالپرکی هیا که فقط لزاروال ایما فرقن مثلا لزاروال شمالی وشنه هالپرکی ولی لزاروال ایلامی جنوبی وشنه به الپرگا اما الپرگا لإیلام یا هاو دست گرتن خیلی معنی لفره دیرک همونطور که تمام باستان شناسل تحقیق لباره کار کردنه واقعیتی است که معلوم بیا که الپرگا یک آیین حماسیه یک آیینی که و قدمت چند هزار ساله دیرک که تونید بشید و دریجی رود سیمرا تونید بشید لکنار شهر تاریخی سیمرا مثلا چند سال پیش شاید قدمت 10,000 سال ثابت بیا که لمنطقه تپه علی کش یا ها تپه بزمرده لدهلران سنگ نوشته دینسو که نشان داغا دست لدست یک مردم دست گرتن لروی سنگ نوشته و نشان ده که الپرگا قدمت بالغ بر 10,000 سال دیرک الپرگا معنی چسا؟ معنی برادریه ایمه دست نیمه نام دست یک لنام الپرگا یعنی چه؟ یعنی یک همیشه و یک متحدیم ایمه قل کتی منزوی وقتی قل کتی منزوی یعنی چه؟ یعنی یک همیشه حسمان همیشه وجود دیریم هیچ موقعی بنیمن چوپی و رو آسمان خردیم چوپی نشان از یه سگ ایمه فکرمان آسمانی هر چندهای من زمین و همیشه ولی خدا راز نیاز دیدیم الپرگا واقعا یه چشت بسیار سنتی در کنار موسیقی کهان جور چه جور هورا جور دزلا جور بیتخانه قدیمی واقعیت یه سگ یانه ایمه یه بمرن و امید خدا لنام منطقه کرد لنام ایلام